بناوی خوای بەخشندەی مێهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر پرۆسەی سەرجمێری گشتی دانیشتوان و نیشتە جێبوون دەکەین لە عێراق و هەرێم کەوا بڕیارە هەفتەی داهاتوو بەڕێوە بچێ. قسە لە سەرژمێری دەکەین، ئەو سەرژمێری چییە و ئەو سەرژمێریە بۆچی دەکرێت و ئەو پرسیارانە چین کە ئاراستەی خەڵک دەکرێت لە کاتی سەرژمێریدا. وایە هیچ مەترسێکیش بۆ پرسی کورد و بە تایبەت ناوچە دابڕێنراوەکانیش هەیە و شێوازی سەرژمێریکە کە با ئەلکترۆنی بەڕێوەچێ ئایا هیچ مەترسێکی لەسەرە یاخود پرۆسەکەش چۆن بەڕێوەچێ بە شێوەیەکی گشتی. ئەم پرسان لەگەڵێک لە بەڕێزان دکتۆر ڕزگار مەغدید پسپۆڕی ئامار و زانێریەکان لە هەولێرەوە کە مامۆستای زانکۆشتە لەگەڵمان دەبێت، وارە لە کەرکووکەوە کاک ئەحمەد عەزیز لێکۆڵەر و چاودێری سیاسی لەگەڵمان دەبێت. سوپاسیان بەدەمونتان دەکەین. کاوی تۆ ڕزگارەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین، با لە سەرژمێریەوە دەست پێ بکەین. سەرژمێری چییە و ئایا و پرۆسەی کافتەی داهاتوو بەڕێوە دەچێ چەند جۆر سەرژمێری لە خۆی دەگرێت؟ بەناوی خوای گەورە و میهرەبان، پێشی زۆر سوپاس کاک حەچین بۆ ئەم بەرنامەیە کە زۆر گرینگە باز بکرێتن بابەتی سەرژمێری. سەرژمێری دەتوانین پێناسەی بکەین کە پێناسەیەکی زانستی بریتیە لە پرۆسەیەکی سیستەماتیک، واتە پرۆسەیەکی سیستەماتیک بۆ کۆکردنەوەی داتا و زانیاریەکان لە هەر شوێنێک بی، ئەو شوێنە وڵات بی، هەرێم بی، پارێزگا بیتن و نەتەوە یەکگرتوەکان لە یەکێک لە شەرتەکانیان یان پێیان باشە هەر 10 ساڵ جارێک ئەم سەرژمێریە بکرێتن. بەنسبەت ئەم داتایی کە لە سەرژمێری کۆ دەکرێتەوە داتایەکی زۆر گرینگە لە زۆر بارەوە کە دوای ئینشاءالله باسی دەکەین سوودی دەبێتن. ئەم وڵاتە دەتوانی گەشەسەدنێکی بەرچاو ببینی لە ڕووی ئابووری، لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی کشتتوکاڵ هەموو سێکتەرەکان. بەنسبەت وڵاتی خۆمان عێراق و من ضمنیە هەرێمی کوردستانیش ئێمە لە مێژوو ڕاستیەکەی مێژووی عێراق لە بواری داتا و زانیاریەکان یعنی دەبی ڕاستیە کە باسی بکەین گرفتی هەبووە، بەڵام شتەکانیش ئەنجام دراوە. هەر لە ساڵانی یعنی زەمەنی عوسمانیەکان و ساڵانی 1990ەوە یعنی هەندێک شت کراوە سەبارەت بە داتا و زانیاریەکان. ئەو زانیاریانەی لای منە حقیقەتەن بۆ نمونە لە ساڵی 1967ەوە یعنی وەکو بڵێ بەس ئەم سەرژمێری نەبوو، بەس بزانین چەند کەسە ئەم وڵاتە ملیۆنێک و تقریبان 280,000 کەس بوون. ئەو سەرچاوی ئەوەی بەدەستم کەوتەوە ڕاستەکەی لە دەستگاکانی ئاماری عێراق و هەرێمەوە دەستم کەوتووە. لە ساڵی 1990ەوە تقریبان ملیۆنێک و 726,000 کەس بووینە. لە ساڵی 1905ەوە 2,250,000، لە ساڵی 1990ەوە 2,848,000، لە ساڵی 1920ەوە ئەلێرە خاڵێکی گرنگەیە. تقریبان لێرە دەتوانین بڵێن یەکەم سەرژمێری عێراق دەستی پێکرد. ئەوانی تر دوای ئەم بەروارەش هەندێک گرفت هەبوو، بەڵام لەوێ 1920 تقریبان 2,968,054 کەس بووینە. لە ساڵی 1934 کە بەڕاستی بۆ خزمەتی وەکو بڵێ سوپاو ئەوانە ویستیان بزانن خەڵکی عێراق چەندە، تقریبان گەیشتە 3,213,173 کەس. ئەوەی مەبەستمە لێرە بیگەمێ ساڵی 1947 یەکەم جار لە مێژووی عێراق فۆرمی سەرژمێری بەکارهات. ئەوە تاریخێکی گرنگە. بۆیە لە ساڵی طبعاً ساڵی 1947 گەیشتە 4,816,185 کەس. لە ساڵی 1957 کە ئەمە بەڕاستی حکوومەتی فیدرالیش لەبەر ئەو ترسەی کە بەڕاستی وەکو کورد هەیتمان لە بواری داتا و زانیاریەکان و سەرژمێرەکەی کە دەکرێتن
وتی ئەم سەرژمێریە با بکەینە ئەساسێک لەوانەی بە تایبەتی ئەوانەی تەرحیل کراون بە تایبەتی ئەوانەی لە شوێنی خۆیان نماون کە ئەو معلومات و زانیاری لای منە ساڵی 1950 عێراق 6,298,976 کەس بووە لە نێو ئەو شتەش بەڕاستی ئەم داتایە چەند شتێکی تێدا بوو لەبەرەوەی فۆرم تێدا بەکارهات من ضمنها قومیەت تێدا یعنی قومیەت نەتەوە تێدا بەکارهات یعنی لە خەڵکیان پرسی ئەو داتایە کە دەڵێن کە حفزیش کراوە ئەو ڕێژانە یعنی ئەمە بەڕاست پێ بڵێم لەبەرەوەی عێراق بە چەندەها شەڕ و بە چەندەها نائارامی ناسەقامگیری و کە ئەمەش دوایە باسی دەکەم زۆر گرنگە لە سەرژمێری سەقامگیری زۆر گرنگە ئەو داتایە یعنی ئەو معلوماتی کە لای منە کورد وەکوونەتەوەی کورد ئێمە 1/6 بوویان تقریبا 1,200,000 کەس بووە ساڵی 1957 جا سەیریکە کاک حەچیم هەر دە ساڵ جارێک دەبی ئەمە دەمەوێت کۆتایی پێبینم بەڵام باسیکەین ساڵی 1965 مەشاکل ڕوویدا بەڵام هەر ئەنجامیاندا 8 ملیۆن و تقریبا 100,000 کەس ساڵی 1970 کە بە خۆت دەزانی ئەو کاتی گرفت و ناسەقامگیری لە عێراق زۆر یعنی گرفت دروست بوو بەڵام هەر ئەنجامیش درا 12 ملیۆن تقریبا 12 ملیۆن ئەوە بوو ساڵی 1970 ئاخر سەرژمێری کە ئێمە وەکو پارێزگاکانی هەرێم تێدا بەشدار بووین 16 ملیۆن و 335,199 کەس بوون ئاخر سەرژمێری لە عێراق کرد ئەمە بۆ هەرێم کەواتە یەک نقطەی زۆر گرنگکەیە کاک حەچیم بەڕێز نقطەیەکی خاڵێکی زۆر گرنگکە ئێمە وەکو هەرێمی کوردستان لای خۆمان بابین وسین 37 ساڵە سەرژمێریمان نەکردووە 37 ساڵ سەرژمێری نەکراوە ئەمە ماوەیەکی یەکجار زۆرە ئەمەش ناڵێن بەس یعنی تاوانی ئێمە و تاوانی چێە بەس نەکراوە بەو زروفە و بەو ناسەقامگیری نەکراوە لای ئێمەش آخر سەرژمێری کە لە عێراق کرا ساڵی 1990 بوو بەبێ هەرێمی کوردستان سێ پارێزگای هەرێمی کوردستانی تێدا نەبوو ئەو کات هەستان خەمڵاندنیان کرد کەمە لە ئامارە پێی دەڵێن ئیسقاطات سوکانیە شەڵتێکیش ئەوە ناتوانێت بیخەمڵێنی بەڵام خەمڵاندنەکەیان 22 ملیۆن و 46,244 کەس بوو لەو کاتیەوە کاکچیم لەو کاتیەوە سەرژمێری لە عێراق نەکراوە لە ڕووی داتا و زانیارێکە لە ڕووی داتا و بەڕاستی خەتەرێکی زۆر گەورەیە ئەگەر تۆ داتات لەدەست نەبوو دێمەوە خزمەتە لە سەرگرنگی داتا و بڵێن ئەم سەرژمێریش کافتەی داهات و دەکرێت بۆ چەند بوار لە خۆ دێمەوە خزمەت کاک ئەحمەد سوپاسی جەنابشی دەکەین کە لە کەرکووکەوە لەگەڵمانی بە حکومەوەی کە بەڕێزت لە کەرکووکی ئەگەر باسی ئەومان بۆ بکەی لەو سەرژمێری کە وابڕیار هەفتەی داهاتوو بکرێ پرسی بڵێنەتەوەی تێدانە ئەوەی کە پرسیار لە خەڵک برێنێتەوە چییە و مەزهەبیش تێدانە وەکو مەزهەب هیچ مەترسیەکەیە لەسەر کورد لەو ناوچەکانی مادەی 140 جا لە کەرکووک بێ لە سەلاحەدین بێ لە دیالە بێ لە نەینەوە بێ لە شوێنەکانی مادەی 140 ئەم کاتتان باش کاک حەکیم ئەم کاتەی بینەرانی تەلەڤیزۆنی کۆمەڵ باش ئەم کاتەی میوانە بە ڕێزەکەتان باش هەڵبەت ئێمە پێمان وایە ئەنجامدانی ئامار لەم تەوقیتەدا لەم کات و ساتەدا مەرام و ئامانجێکی سیاسی گەورەی لە پشتەوەیە و لە بەرامبەری شاپرسیارەکەین چێ بیرۆکەی ئەنجامدانی ئاماری خستۆتە ڕوو لەم کات و ساتەدا ئەوەی لە پشت خستنە ڕووی بیرۆکەی ئەنجامدانی ئامارە لەم تەوقیدەدا بەڕێز محەممەد تەمیم وەزیری تەختیتی عێراقە کە یەکێک لە سەرکردە دیارەکانی سوننەیە و خەڵکی کەرکووکە و یەکێکە لەو سەرکردانەی کە هەردەم دژی ئاساییکردنەوەی باری کەرکووک بووە دژی جێبەجێکردنی مادەی 140 بووە هەڵبەت لە ڕووی پرەنسیپ و لە ڕووی یاساییشەوە بۆ خۆتان نەزانن
ئەنجاندانی ئامار لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان پێچەوانەی بنەما یاسایی و دەستوریەکانە بەوەی ئەم ناوچانە ناوچەی کێشە لەسرە هیچ کارێکی تیا نابێ ئەنجام درێ پێشەوەی چارەنووسەکەی یەکلا بکرێتەوە بە پێی ئەو ڕێوشێنانی کە لە مادەی 140 داهاتووە بە تایبەت قۆناغی ئاساییکردنەوە. کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان تا ئێستا بە قەراراتی حکوومەتی عێراق نەک حکوومەتی عێراق بە قەراراتی مەجلیسی قیادەی ثەورە و شوونی شیمال کارەکرێ. لێرە و لەوێ لەم ڕۆژانەیە جۆمان لێ بێ باسێواکەن کە حکوومەتی عێراق بڕیاری داوە کە ئەنجامی ئامار ڕانەگەیەنێ تا بەراوردێکا لەگەڵ ئاماری 57 یان بەوەی کە ئەمانە ناکرێتە بنەمایەک ئەساسێک بۆ یەکلاکردنەوەی چارەنووسی کەرکووک. ئەمانە هەندێک بەڵێنی زارەکیە تا ئێستا ئێمە وەکو قانونێک وەکو بڕیارێک کە لە پەرلەمانەوە لەسەری پێکاتبێتین ئەوە نییە. و پرسیاری شەکەین ئێمە حکوومەتێک ئەگەر ئامادە نەبوو بێ دەستور و یاسا جێبەجێ بکە تا چەندە چێتە ژێرباری ئەو بەڵێنە زارەکیانەی کە ئێستا بەلایەنی کوردێدا بێگومان ئێمە ناتوانین هیچ متمانەیەک بەلایەنی دەوڵەتی عێراق بکەین کە لە ماوەی 20 ساڵە خۆی لە جێبەجێکردنی مادەی 140 دزیوەتەوە خۆی لە ئاساییکردنەوەی کەرکووک دزیوەتەوە. ئێستا بێ هەندێ بەڵێنمان پێ بدا بەو بەڵێنانە باوەڕ بکەین. باشە بەس بڵێم ئێستا مەترسیەکانتان بۆ خەمە ڕوو من لێرە. کاک حەکیم هەر لە دوای 16 ئۆکتۆبەر نزیکەی 9 ملیۆن عەرەب لە دوای ساڵی 2017 هاتووە لە کەرکووک نیشتەجێکراون. ئەم عەرەبانە ئێستا ئایا ناویان لە کەرکووک تۆمارە کرێ یان نا؟ بەڵێ تۆمارە کرێ و لەو پرسیارانەی کە لە دووتوێ ئەم ئامارەدا هاتووە دێنە ماڵێک لە کەسێک کە پرسن خۆت خاوەنی ئەم خانووی یا کرێچیت یان لە ناوچەکانی داقوق سەرگەڕان لەیلان ئەو عەرەبانەی کە لە چوارچێوەی پرۆسەی تەعریب هاتوونەتەوە بە قەراراتی لجنەی شوونی شیمال و مەجلیسی قیادەی ثەورە زەوی داگیرکراوی کوردیان پێبەخشراوە، ئایا ئەوانە بە ناویان تۆمارە کرێ یان نا؟ و GPS ئەکرێن ئەو خێزانانە کە لەو ناوچەیە ژێن و خاوەنی مڵکانن یان نا؟ بەڵێ ئەکرێ. ئەوە یعنی شتێکە کەس ناتوانێت حاشاڵ نەگرێت، کەس ناتوانێت حاشای لێ بکە. بەدەیان هزار کورد هەیە ئێستا ماڵی لە کەرکووک نییە، ئاوارەیە و قەرەبوو نەکراوەتەوە ناتوێتە کەرکووک و سەدان هزار عەرەب کە لە چوارچێوەی پرۆسەی تەعریب هێنراونەتە کەرکووک ئەوانەش لە کەرکووک نەگەڕاونەتەوە لە کاتێکا بەشی زۆریان تەعویزیان وەرگرتووە نەگەر خۆیان چەندین نەوەیان لە کەرکووک لەدایک بووە تا ئێستا لێرە ماونەتەوە. و بەشێکی تری ئاساییکردنەوەی کەرکووک بریتە لە هەڵوەشانەوەی هەموو ئەو ڕێوشێنانەی کە لە چوارچێوەی تەعریب گیراوەتە بەر. گرنگترین ئەو ڕێوشێنانەی بە تایبەت لە ڕووی ئیداریەوە بۆ تەعریبی کەرکووک گیراوەتە بەر لابردنی چەمچەماڵ و قەزای خورمات و قەزای کفری و کەلارە کە 9 ملیۆن کووردا لەسەر کەرکووک لابراوە و شوێنێکی وەکو زاب کە نزیکەی 700,000 کەسە لە ئاماری 57 شانە بووە و سەر بە شاری مووسڵ بۆ ئێستا خراوەتە سەر کەرکووک. یعنی ئێمە پێمان وایە ئەمانە پاشەکشەیەکی گەورەیە بە کوور دەکرێت لەسەر پرس و مەلەفی کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان. یعنی نەک مادەی 140 جێبەجێ نەکراوە، نەک ئەو بەڵێنانەی کە بە کورد درراوە لە دوای ساڵی 2023 جێبەجێ ناکرێ. ئێستا ئەنجامدانی ئامار فەرزکردنی ئەو دیفاکتۆ ئەمری واقعەیە ئەوەی کە لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان هەیە تەزبیت بکرێ بە دوکۆمنت بچێتە ناو GPS و داتا و دوکۆمنتەکانی دەوڵەتەوە. بەڵێ کاک ئەحمەد ئەگەر باسی مەترسیت کرد بەڵام ئێستاوانەی کە بەشدارن کوردن لە بە هەمانگی دەستەی ئاماری هەرێم و عێراق باز لەوە دەکەن کە پرسیاری نەتەوەی تێدا نییە، دیاری ناکرێ تۆ کوردی عەرەبی تورکمانی یاخو وەکو مەزهەب شیعەی سوننەی ئەوەی تێدا نیە. ئەگەرەوەی تێدانە هیچ مەترسیەکەیە. دواتریش کۆبوونەوەی پێشووی ئەنجومەنی وەزیرە هەفتەی ڕابردوو دەڵێ پشت بە بڵین سەرژمێری 1957 دەبەسترێ، یعنی هەر کەسێک کە خەڵکی کەرکووکیش بێ لێرە بێت هەر دەبێت بچێتەوە سەر کەرکووک. لەو ڕۆ هیچ مەترسیەکەیە؟ کاک حەچی بنۆک و ئاماژەم پێکرد ئەگەر ئەوان ئەڵێن ئاماری 57 کرێ بە بنەما
چۆنەوە جیاکەنەوە کە یەکێک لە ساڵی 1950 لێرە تۆمار کراوان لێرە تۆمار نەکراوە. ئەم ئامارە دەیان پرسیاریتیایە لە ڕێگەی و پرسیارانەوە ئەتوانن مەرام و ئامانجە سیاسەکانی خۆیان بێن نەدی هەروەکوی ئاماژەم پێکرد هەموو عەرەبانەی کە لە چوارچێوەی سیاسەتی تعریباتون لێرە و بۆ مڵکانەی کە لە چوارچێوەی سیاسەتی تعریب پێیان درراوە و لە کورد زەوت کراوە هەموو ئەوانە بە GPS تۆمارەکرێ و بە ناوی ئەو کەسانە تۆمارەکرێ کە ئیدیعای خاوەنداریەکەن لە کاتێکە موڵکی کووردە و داگیر کراوە. ینی عەرەبێک کە ئێستا لە ناحیەی سەرگەڕانە عەرەبێک لە داقوقە لە دووزە ئەو مڵکانەی بە قەراراتی مەجلیسی قیادەتی تەورە پێی دراوە لەم ئامارە تەزمیتەکرێ بە ناوەوە چێتە ناو داتاکانی دەوڵەتەوە و چێ ئەتوانێ پاشە ڕۆژ ئەم داتا و ئامارانە بە شێوەیەک بەکاربێنێ کە لە قازانجی کووردا بێ لە کاتێکە ئێستا کورد وەکو مستەریە سیلێ هاتووە چۆن کاتی خۆی کورد لە ژێر لایەنی عێراق کە لە شەڕی کوێی دۆڕابوو لە ژێر خەیمەی سەفوان تەنها گوێی گرت و هەموو بڕیارەکانیان بەسەریا سەپان بۆی نەبوو بەرامبەر یەک لەو بڕیارانەی کە سەپاندیا مەسەریا بڵێ نەخێر. ئەبینین لایەنی کورد سەرۆکایەتی هەرێم حکوومەت هەرێمی کوردستان تا ئێستا هیچ ڕێیەکی فەرمی بەرامبەر ئەوە دەرنەبڕیەوە. یەک داوایەکی کرد کە غورفەی عملیاتی ئامار بەشێکی لە هەولێر بکرێتەوە ئەوەشیان ڕەت کردەوە. حکوومەتی هەرێم بۆیە هیچ دەنگێکش ناکە ئەزانەیە دەنگێکی مەسموع نییە گوێ لێ گیراو نییە و ئەگەر داواش بکات گوێی لێ ناگیرە. ئێمە پێمان وایە کوردە وایە داوای ئەوەی بکردایەکان ئامارە دوا بخرێ ئەگەر گوێی لێ نەگیرایی توانی بایکۆتی بکات چکە ئاخر جار ئامار لە عێراق کرا لە ساڵی 1997 لەبەرەوەی هەرێمی کوردستان بەشداری و ئامارێنێکەوە ئامارە شکستیێنا ئامارێکی سەرکەوتو نەبوو. بەڵە سپاس دەکەم دێمەوە خزمەت کاک ئەحمەد. کاک دکتۆر ڕزگار بێمەوە خزمەت جەنابەت ئەگەر بە کورتی بێ سپاس دەکەم بەڕێز داماری باشت لایە ئەو سەرژمێری کە بەڕێوە دەچێت کە بەڕێز وتت لە 1970 لە هەرێم نەکراوە لە عێراقی لە 1997 ئەو سەرژمێری کە دەکرێت هەفتەی داهاتوو بۆ چەند مەبەستە و هیچ پرسێکی سیاسی تێدایە؟ بەڵێ وەڵاهی ئەمن پێم خۆش و جێم لە دەنجی قسەکانی کاک ئەحمەد باە ڕێزم هەیە بۆی بەڵام بە ماشتەکان خوێنمەوە ینی هەر باسی کەرکووک بوو ئێمە ترس هەیە لە بواری بەڵێ خۆی ترس هەیە لە بواری سەرژمێری بەڵام یعنی بەدیلمان نییە ئەگەر تۆ سەرژمێری نەکەی دوا دەکەوی. ئێستا یعنی ئێمە وەکو هەرێمی کوردستان داتایەکمان لە دەست دێ بە پێی خەمڵاندەکانی داتا ئێمە لە دەستەی ئاماری هەرێم بۆ نمونە ڕێژەی دانیشتوانی هەرێم نزیکەی 6,750,000 کەسەوە نزیکی 7 ملیۆن دەبێتەوە. بۆ چ مەرامێک بەکاردێ ئێمە بەس ڕووی سیاسەکەی سیر نەکەیت. من ئێستا باسی ڕووی سیاسەکەش دەکەم بەڵام پێشەوی زۆر گرینگە چەند خاڵێکەیە باسی بکەم بە کورتی. یەکەمیان پێکاتەی دانیشتوانی خۆمان ئێمە وەکو عێراق بە گشتی و هەرێمی کوردستانیش هەرێمی کوردستانیش لێمە پێکاتەی دانیشتوانەکەمان ڕقەمەکەمان پێویستە. ئەو ڕقەمەی کە دەردەچی زۆر گرینگە لەبەر چەند سەبەبێک. یەکەمیان هەرچ پلان هەیە لە وڵات بەڕاستی ئاعتیماد دەکاتە سەر ئەو ژمارەیە. باشە ئێستامە دەڵێن یعنی تەوقعات وایە ئەوە تەوقعاتە یعنی خەمڵاندنە نزیکی 46 ملیۆن یان 47 ملیۆن هەندێک هەیە دەڵێن 44 ملیۆنین ئێمە دەکرێتن ئێمە وڵاتێک نەزانین چەند کەسین ئەوە پرسیارێکی گرینگە. ئەمە بانمونەیەکتان بۆ بێنمەوە لە وڵاتی یابان وەلە ئەو مقارنە بەڵام هەر زۆر گرینگە بزانین یعنی بزانین داتا بۆ چ بەکارێت. لە وڵاتی یابان یەک لە سەرژمێریەکان 129 سەرژمێری دانیشتوان 129 تەمەنیان لە 65 ساڵ زیاتر بوو یعنی 129 تقریبا دەیکرد 35 ملیۆن و شتێک 35 ملیۆن کەس تەمەنیان لە شەڵ یعنی خەڵکەکە زیاتر خەڵکێکی بە عمری تایە. یەکسەر حکومەت پلانی چیدانە پلانی ناحیەی تەندروستی ناحیەی خانەنشینی مەجموعە قەراراتی دا
پرسیارەکە لێرەیە ئەم داتایە ئەم سەرژمێریە نەکرێ باشە یان بکرێ باش ئێمە تەنها بە ڕووی سیاسی سەیری دەکەین بەڵام لە ڕووی پێکاتەی دانیشتوان کەشف دەبی لە ڕووی ئابووری ئێستا گەر پرسیار بکەین لە کاک ئەحمەدیش بپرسم ڕێژەی بێکاری گەنجان لە کەرکووک چەندە کاکە لە هەولێر چەندە لە بەغداد چەندە لە عێراق چەندە ڕقەمەکی دەقیقمان بدرێت ڕقەم ژمارە واتە پلان کە ژمارەت نەبوو ناتوانێت ئەوە ناحێ ئابووری ناحێ کۆمەڵایەتی ڕێژەی ئێمە بە خۆت دەزانی وڵاتی عێراق لە منطقەیەکی بەڕاستی ناسەقام گیر بووە ئێمە زۆر گرفتمانەیە مەسەلە ڕێژەی نێرومێ ڕێژەی یعنی دەتوانین بڵێ هێزی کار دەتوانین بڵێن هەڵاوسانی ئابووری ئەوە ناحێ ئابووری ناحێ کۆمەڵایەتی بەڕاستی یەک لە شتە هەرە گرنگەکان کە ئەو فۆرمەش دەمێ معلوماتێک گرنگکە ئەو فۆرمە تقریبان لە چەند وڵاتێک جێبەجێ کرا و ستاندەردە یعنی ئەوە نییە بڵێ پرسیارەکان لە خۆیاندا مەجموعە خۆبەڕا لە سەری دانیشتینە ئەنجە ئەو فۆرمات دەکایەوە ناحەی تەندروستی لایەنی تەندروستی ناحەی تەندروستی ئەوەش باسکەم تەندروستی یەک لە عائیلەکان دەپرسێت چەند منداڵت هەیە نەخۆشەکانیان چییە ئایا گرفتی دەرونیان هەیە سەیری کە ئەمە هەر هەمووی داتای بە سوودە بۆ وڵات ئەگەر بینە خوارێ زۆر خاڵیتکە هەیە بەڵام ئەوە ئەساسیاتە هەتا دەتوانین بەو داتایە بڕیاری چەند شتێک بدەین لەوانە با من شتێک لێرە باز بکەم ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فیدرال لەسەر ئەساسی 12.7 بودجەکەمان تهدید کراوە ئەو 12.7 ڕاستەکەت پێ بڵێم خەملاندنە بە پێی ئەو داتایە کە ئێستایتمان بۆ نمونە یعنی ئێستا ئەگەر با بڵێن ئەوە تەقدیراتە یعنی نەکە بەڕاستی بەڵام ئەو تەقدیراتە ئێمە هەردەوی بیکە یعنی وەکو بڵێ پێشبینیە ئێمە نزیکی 7 میلیۆنی نزیکی وەکو هەرێمی کوردستان با بڵێن نزیکراوی 7 میلیۆن ئەگەر بڵێن هەموو عێراقیش 46 میلیۆن بی دابەشی کە 7 دابش 46 نزیکەی دەکاتن 150.21 ئێمە ئێستا 120 سیر کە فەرقێکی زۆر دەکات احتیمالە ناڵێن پێچەوانە ئەگەر بەڕاستی ناوچە جێناکوکانیش بگرتەوە ئەوە ڕێژەکە احتیمالە زیاتر بی جا سەیری کە ئابووری زۆر گرنگە ئێمە نابی بەس ڕووی سیاسەکە بەڵام بابێمە ڕووی سیاسێ کە کاک ئەحمەد باس کرد بەڵێ ئەم داتایە دەتوانێت لە ڕووی سیاسیەوە بەکار بهێنرێ لە ڕووسیا بەڵام یەک لە خاڵەکان کە هەردوو لا متتەفق بوون کە بەڕاستی نەتەوەی تێدا نییە یعنی ئەمە دەتوانین ئیسیفادەیەکی زۆر لەو داتایە بکەین لۆ گەشەسەندی ئەم وڵاتە من ضمنیە هەرێمی کوردستانیش چکو ئەگەر داتامان ئێستا لەبەر دەستدانیە هەر هەموو ئیشەکانمان بە خەمڵاندن دەبیتن بە خەمڵاندنیش ئەگەری هەڵەبوون یەکجار زۆر دەبیت سوپاس دەکەین کاتۆ کاک ئەحمەد لەسەر مەترسیەکان ئەوەی کە لە کەرکووک باز لەوە دەکرێت کە لە عەرەب لە کورد لە تورکمان لە هەر ناوچەی بڵێن سێ کەس کە بێکەوە سەرژمێریکە ئەنجام دەدەن ئەوە هیچ دڵنیاییەک نادا بەوەی کە مەترسی نەبێ یاخود ئەوەی کە پێشتیش باسمان کردنەوەی تێدا نیە یاخود بە شێوەی وەرەقیش هەر تۆمار دەکرێت جگە لە شێوەی ئەلکترۆنی لە کەرکووک بەم شێوەیە اینجا ئایا مەترسێکە لە سەر کەرکووکە یاخود لە ناوچەکانی دیکەش ناوچەی کوردیمانەیە لە دیارە لە سەلاحەدین لە مووسڵ و نەینەوە وڵا کاک حەکیم هەڵبەت کۆی پرۆسەکە پێمان وایە لە ڕووی ئیداری لە ڕووی سیاسی تەواوی پرۆسەکە هەم جێی گومانە هەم ئێمە بە هەڕەشە و مەترسیە چێزانین بۆ سەر ئایندەی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان ناوچە دابڕێنراوەکان ئێمە کە زۆر باسی کەرکووکەکەین دیارە کەرکووک ڕەمزی ناوچە دابڕێنراوەکانە پایتەختی ناوچە دابڕێنراوەکانە هەر لە شەنگارەوە تا دێ دەشتی نینەوە و مەخمور و دیبەگە و دووبز و پردێ و کەرکووک و دەچێتە خوارەوە بۆ خورماتوو بۆ ناوچەکانی بڵێن خانەقین و بەدرە و جەسانوان هەموو ئەو ناوچانە ئاگرێتەوە وەکو ئاماژەم پێکرد کورد لە کوێ ئەم ناوچانە هەمیشە 50 زاید یەک لە سەتی پێکەینەوە بەڵام ئەبینین لە ڕێژەی فەرمانبەران لە ڕێژەی مەئموری دام و دەستگاکانی دەوڵەت کورد
30% پێک نایێنێ لە هەندێک دائیرە هەیە ناگاتە 5%. هەمان ئەو مەئمور و فەرمانبەرانن کە کورد کەمینەیەکی زۆر کەم پێک دێنێ ئێستاڵەسن بە جێبەجێکردنی پرۆسەی ئامار. بۆیە لەوێشە ئەکرێت ینی کورد غەدری لێ بکرێ و بێبەش بکرێ وەکوەی کە لە ئاماری 57 کورد غەدری گەورەی لێکراوە لەبەرەوەی لە خۆتان نەزانن ئەوەی کە لە 57 هەبووە زیاتر پاشماوەی دەسەڵاتی عوسمانیەکان و دەسەڵاتدارێتی عێراق بووە کە کورد کەمینەیەکی زۆر کەمی پێکهێناوە لە مەئمور و مۆزەف و ئەوانەی کە لە ناو کاروباری دەوڵەت ئیشیان کردو و ئاماری 57یان بدەستێناوە. ئەکرێ بڵێن مێژوو خۆی دووبارە ئاکاتەوە. من وەڵا تێبینیەکی تریشم هەیە کاک حەکیم، هەڵبەت بۆ خۆتان نەزانن ڕێژەی ستاندەر کە لە جیهانە هەیە ئێستا عەرەب دووقات و سێقات ڕێژەی ستاندەردی جیهانی لە زیادبوونایە. خێزانێکی کورد بریتە لە 5-6 کەس، بەڵام خێزانێکی عەرەب ئەگاتە 25-30 کەس. لە دیاریکردنی نوێنەرایەتی کورد بۆ پەرلەمان و ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەر لە کوردستان و نەوچەدا بڕێنراوەکان کورد لەوانەش زەرمەندە بێ. هەروەها لە ڕووی دیاریکردنی بودجەش، ینی بۆ خۆتان نەزانێنی هەموو ڕێژانەی کە تا ئێستا مەزەندەکراوە لەسەر بنەمایەکی خەمڵاندن بووە، بەڵام ئەو داتا و ئامارانە تەسەورەکەم لە دەرەوەی پێشبینی و چاوەڕوانیەکان بێن، چونکە ڕێژەی کورد بە پێی ستاندەر زیاد ناکە. ڕێژەی عەرەب دووقاتی ستاندەردی جیهانی زیادی کردووە، بە تایبەت لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان. هەڵبەت وەکو ئاماژەشم پێکرد ئەمە بازدانە بەسەر قۆناغەکانی مادەی 140، چونکە بە پێی ڕیزبەندی قۆناغەکانی مادەی 140 بێ ئەبوایە ئامار لە پاش ئاساییکردنەوە بکرایە. بۆیە نیشانەی پرسیاری گەورە لەسەر کۆی ئەم پرۆسەیە دروستەکان تا ئێستا نزیکەی 20% کارتی نیشتیمانی دەرنەکردەوە. با پرۆسەی دەرکردنی کارتی نیشتیمانی لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان و تەواوی عێراق کۆتایی پێ بەهاتایە و بەشێکی گرنگ لە هەنگاوەکانی ئاساییکردنەوە لایەنی کەم هەڵوەشانەوەی قەراراتی مەجلیسی قیادەی تەورە و ئەو پاشماوە عەرەبانی کە لێرە زەوی و زار و موڵکی کوردیان داگیر کردووە و لێرە نیشتەجێکراون ئەو کوردانی ناتوونەتەوە لایەنی کەم ئەو قەزا و ناحیانەی کە لە ڕووی ئیداریەوە بە بڕیارێک، یعنی ئێستا خۆتۆ چەمچەماڵ ناگەڕێنیتەوە ناو کەرکووک لە ڕووی ئیداریەوە لە جیاتیەوەی سەر بە سلێمانی بێکەیتە سەر بە کەرکووک، کفری و خورمات و دووزی شەروەهانی بە یەک قەرارێک چۆن کاتی خۆی لە ناوەڕاستی هەفتاکان 76 و 77 بە چەند قەرارێکی مەجلیسی قیادەی تەورە کفری و کەلار و خورمات و چەمچەماڵ لەسەر کەرکووک لابراوەتوانی ئیلحاقیکەیتەوە بخەیتە سەر کەرکووک، بەوە گومانەکانی کورد ڕەوێندرێتەوە و دڵنیاییەک وەرەگرێت لەوەی کە حکوومەتی عێراق ڕازگۆیە لە یەکلاکردنەوەی چارەنووسی کەرکووک بە پێی ئەو ڕێککەوتن و بەڵێن و شتانی کە بە کورد درراوە و لە چوارچێوەی مادەی 58 و 140 جێی کراوەتەوە. کاتێک کە بازە درێ بەسەر ئەوانە جێبەجێ ناکرێ و ڕیزبەندی هەنگاوەکان گۆڕانکاری تێکرێەوە گومانی گەورە دروستەکە و ناحەقشمان نییە و لە ڕووی واقعیشەوەکو باسم کرد دووبارەیەکەمەوە هەموو عەرەبانەی لێرن بەو مڵکانەی کە داگیر کراوە پێیاندراوە بە GPS و بە دۆکۆمنت و بە هەموو پێوەرەکان تۆمارەکرێ بە ناویانەوە چێتە ناو داتای دەوڵەتەوە. کێ ئەتوانێت ئەوە بگۆڕێ لە کاتێکە ئێستا کورد بەشێکی زەعیفە لە هاوچێشەی ناودەسەڵاتی عێراق بینین جۆی لێ ناگیرێ. بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەتت کاک ئەحمەد. کاوی تۆر کاتمان زۆر کەماوەگەر بە کورتی چەند پرسیارێکی تر، یعنی ئێستا لەو سەرژمێریە تەنا بۆ زانینی ژمارەی دانیشتوانە بۆ دیاریکردنی پشکی پارێزگاکان و هەرێمە بودجەیە، اینجا بۆ کورسیەکانی پەرلەمانی عێراقیشە سەبارەت بە نیشتەجێبوون ئەو پرسیارانەی کە دەکرێنەوە بزانم فۆرمەکە زۆرە بزانم زیاتر لە 50 پرسیارە گرینگە هاوڵاتیان وەڵامی هەموو پرسیارانە بدەنەوە لەبارەی باری تەندروستیان لەبارەی ژیانیان لەبارەی کەلوپەری ناوماڵیان. بەڵێ کاک حەچیم بە سەریعی بەپەلە بەس شێوازی یەکەم جارە لە عێراق بەو شێوازە سەرژمێری دەکرێتن دەمێ بەپەلە باسی کەم چۆنە ئەمەش یعنی دقەتە تێدایە بەڵام ناڵێن هەڵەش تێدا نابێت ئەوش بە احتیمال لەسەر چەند خاڵە یەکەمیان نیزامی GIS بەکاردێتن واتە هەموو شوێنەکان ماڵەکان ئەو شوێنانە تەحدید کراوە
هەر منطقەک بلۆچی دیاری کراوە فەرمانبەرەکان ئەوی داتا کۆ دەکەنەوە هەر کلیکێک دەکەن یەکسەر لەگەڵ داتە سنتەری بەغدایە یەکسەر نەتیجەکە دەدەچ یعنی لە هەر ماڵێک کلیکێک دەکەن مثلا ئینفۆرمێشنەکان وەردەکرد لە ناو ئەم پرۆگرامەش ئەو بەرنامەی کە دانراوە مجموعەک یعنی وەکو بڵێ لۆی هەڵە ڕوونەداتن بۆ نمونە ساڵی لەدایک بوون بۆ نمونە کارتی نیشتیمانی ئەوانە هەموو تەداخل لەگەڵ فۆرمەکە لە هەرێمیش داوا کراوە ئەوەی ئەم زانیاریم هەبیتن لە دەستەی ئاماری هەرێم کە ئەم داتا سێنتەرش لە دەستەی ئاماری هەرێم هەبیتن لەوەی کە داتایەکە کۆ دەکرێتەوە هەر لۆ معلومات زانیاریشتان هەر ڕۆژی شەوی سعات 12 شەوی بڵێن 21 مانگ لۆ 22 مانگ یەکسەر ئەم داتای ئەعلان دەکرێتن ئەوجا بۆی خەڵک بەڕاستی وەڵامدانەوەی پرسیارەکان بەڕێی من بەڕێی شخصی من زۆر گرنگە وەڵام بدرێتەوە لۆ لەبەرەوەی زۆر یعنی زۆر ئەو داتایانەی کە دەست دەکەوێت زۆر شتی گرنگی لێ ئیستینتاز دەکرێت بۆ نمونە ڕێژەی هەژاری بۆ نمونە ئەو خەڵکە ئیمکانیەتی بۆ نمونە شێوەی بینا و سەکەن و خانی و ڕێژەی دابشبوونی چڕی دانیشتوان کە ئەوە یەکەکە لە پێوەرە هەرە گرنگەکان چڕی دانیشتوان لە چێندەر زۆرە یعنی با نمونەیەکی بەسیط بینمەوە بۆ نمونە شوێنێک لە گوندێک یان لە ناحەیەک چڕی دانیشتوانمان هەیە بەڵام یەک مەکتەبمان هەیە یەک قوتابخانەمان هەیە نەخۆشخانەی لێنی ئەوانە باوەڕ هەبی هەر هەمووی لۆ پلان زۆر گرنگە بەڵام ئەمن با پێت بڵێم خەلەلێک هەیە لە بابەتی وەڵامدانەوەکان چکو ئەم پرسیمان دوێنێ لە بەڕاستی لە سمینارێکدا بووین پایلۆت سێنسە کرا پایلۆت سێنسیە پێش ئەوەی ئەم سەرژمێرێ بکرێ حکوومەتی دەستگای ئاماری بەغدایە و وەزارەتی پلاندانان وەکو تێستێک پایلۆت چییە پایلۆت ئەوەی تێستێک دەکرێت لەسەر ئەو فۆرمە خەڵکەکە بزانین چۆن وەڵام دەداتەوە لۆی هەتا معلومات و ئینفۆرمێشنمان هەبیتن بزانین ئایا ئەم فۆرمە خەلەلی تایە یان تێدا نیە فکە ئەم پایلۆت ستەدیە کرا ئەم پایلۆت سێنسە عەفوەن کە کرا چوون لە خەڵکەکە بەڕاستی ئیستیجابەی وەڵامدانەوەکانی باش نەبوو یعنی هەبوو تااقەتی نەبوو هەبوو وەڵامی نەدەداوە هەبوو پێم وایە ئەم وەڵام نەدانەوە زەرری تێدایە ئەگەر شتێکە تاکە کەسی و حەزل لێ نییە بزانی بۆ نمونە چەند لاپتۆپ لە ماڵەوە هەیە بۆ نمونە وەلیدە هەیە یان ساردکەرەوە هەیەیانە چەند غورفە هەیە غورفەکان لە چ دروست کراوە ئەم معلوماتانە ئەمە تاکە کەسی ڕاستە بەڵام شتی لێ ئیستنتاز دەکرێتن ئەوە نییە بەس ئەوە بیت حتا لە بواری تەندروستی ئێمە عقولە ئێستا ئەمە داتامان لە دەست نەبیتن بۆ نمونە چەند کەسمان هەیە لە هەموو عێراق تووشی مناڵەکانمان ئەوە پرسیارێکە یعنی دەیکەم ئێستا تالاسیما بەڕاستی بڵاو بوویتەوە بۆ نمونە دەیوەرە پێم بڵێ ڕقەمی حەقیقیم پێ بڵێ نیتمان ئەو ڕقەمە باشە کە ئەمن لە هەموو ماڵەکان تدقیقی ئەو شتانە کرا لە بواری تەندروستی لە بواری ئابووری لە بواری بەڕاستی پێکاتەی خێزان لە بواری زۆر شتەوە ئیسیفادەی زۆرە لەگەڵ ئەوەشە ئەمن هاوڕام ترسمان هەیە ئێمە وەکو ملەتی کورد بەڵام یعنی ئەمن پێم وایە ببێتە بنچینەیەک بۆ ئێمە ئاخر قسەم لە بوارەی شتێکە کاک حەچین لە پرسیارەکەت لەگەڵ ئەومە وەڵام بدرێتەوە لە دەوڵەتە پێشکەوتووەکان ئەم سەرژمێری دەزانی چۆن دەکرێتن یعنی حساسیەتی تێدا نیە چۆن مچینە بە ئیمێڵێک بۆت دێ معلوماتی خۆت بڵا یعنی داتا لە دەرەوەی وڵات و لە زۆربەی وڵاتەکان حساسیەتێکی زۆر مهمە یعنی خەڵک بە جددی جوابی دەداتەوە بەڵام ئێمە کەلتوری ئێمە وەڵامدانەوەمان لۆ داتە بەڕاستی وەڵامدانەوەیکی سلبیە پێمان خۆش نییە معلومات بدەین زانیاری بدەین بەڵام بەڕاستی پێ بڵێم لە وڵاتان ئێستا زۆربەی سەرژمێری چۆن دەکرێت بە ئیمێل لۆی دێ یان بە مۆبایل لینکەکەی بۆ دێ هەموو معلوماتی خۆی داخل دەکا کە داخلی کرد یەکسەر دەڕوا بۆ دەستگای ئاماری گشتیان لەوێن دەرداتایەکان هەموو ئەوە دەب فبۆیە من هیوادارم ئەگەر چی ملاحەزات شەیە تێبینی هەیە بەڵێ ئەمە هەندێک مەشاکلمانێ بەڵام هیوادارم سوودێکی زۆر گەورە لەم داتایە ببینین کە پێشم وایە گەنجینەیەکە ئەمە بۆ هەمومان بۆ هەموو
پێکاتەکانی عێراق باشە کاکتۆر بە کورتی بە تایبەتی ئەگەر داتایەکە وەکو خۆی بڵاو کراوە باشە مەترسی دەستکاری نییە کاکتۆر هەتا لە ئێستا کورتی بێت چکە کاتەوە ئەلکترۆنیە مەترسی دەستکاری نییە پەرلەمان دەڵێ لە بودجە دەڵێ لە ئابووری دەڵێ هەر هەمووی کەشف دەبیت باشە بە کورتی کاکتۆر کاتم نەماوە مەترسی دەستکاریکردنی لە بەرەوەی کە ئەلکترۆنیە بەڵێ تێنەگەیشتم مەترسی دەستکاریکردنی نییە بە کورتی بێگە لە بەرەوەی کە پرۆسەکە ئەلکترۆنیە دەستکاری ئەتوو بتەوێ ئەمن ئەوە ڕێی شخصی خۆمە وەکو پسپۆرێک لە بواری داتا و زانیاریەکان لە هەر دەستکاری بە وەرەقیش بکرێ هەر دەکرێتن یعنی بە وەرەقە ئەگەر بێ ئێستا و جارە بە وەرەقە نییە بەڵام بە ئەلکترۆنیش ئەگەری هەیە بەڵێ لەبەرەوە سیستەمە دانراوە ئەگەری هەیە بەڵام وەکووتم هەندێک پرسیار لادراوە زیاتر بەرەو ئەوەی دەڕواتن ئێمە سوودی ئابووری و سوودی کۆمەڵایەتی و سوودی کەی لێ ببینین بەڵام ئەگەریشی هەیە ئەوە ئەگەری هەیە ینی ئەلکترۆنیش بیتن بە خۆت دەزانی بەرنمەیە بۆ نمونە سفر بکرێتە یەک بکرێتە سفر بەڵام ئەمە چی دەوێت ئەمنەوەی ئاگدارم تەنسیقێکی تەواوی دەوێت لێژنەی باڵا لە هەردوولا لە هەرێمی کوردستان و لە حکوومەتی عێراقی فیدرال لەسەر خەتن بە تایبەتی ئێستا ئاخر هەواڵ ئەوەیە کە داتا سنتەرەکە لە هەرێمیش کە لە پایتەخت یعنی لە هەرێم لە هەولێر ئەو داتا سنتەرە ئێمەش ئاگدارین لە هەر شوێنێک لە عێراق پڕ کراوە داتایەکە بێتە هەردوو لە سنتەری هەولێر لەگەڵ سنتەری بەغدا کە بواری جێبەجێکردن ئەوەی من ئاگدارم لە پێشکەوتنێکی باشدایە سوپاس دەکەم کاتۆ کاک ئەحمەد سێخولەکێکمان ماوە گەر شتێکت مابێ بەڕێز بۆ چون دوایە کە هەر مەترسێکە هەیە پێت باشە نەکرێ ینی پەک بخرێ یاخود سەبارەت بەگەڕانەوەی ئاوارەکان ئەوانەی کە خەڵکی کەرکووک و ناوچەکانی مادەی 140 گرنگە بگەڕێنەوە گەر بگەڕێنەوە کاریگەری دەبێت لەو ڕۆژانەدا وڵا کاک حەکیمەوەی من کە زۆر بە پێویست ێزانم بڵێم ئێستا ئێمە لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان بەڕاستی هەستەکەین بە تەنیا بەجێ هێڵدراوین ئەبینین سەرۆکایەتی هەرێم و حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بە خاوەن ئەم ناوچەیە نیشان نەداوە و خۆی لە ئەوە داوە هیچ بەرپرسیارەتی هەڵ ناگرێ ئەگەر ئەو گەرنتی و بەڵێنانەی کە حکوومەتی عێراق داویانە بەلایەنی کوردی بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەگەر ئەو بەڵێن و پەیمان و عدانە جێگەی باوەڕن متمانەن و گەرنتی پێکراوە بە حکوومەتی هەرێمی کوردستان بەیانێک دەرکا بڵێ ئێمە گەرنتی ئەواکەین کە هیچ غەدرێک لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان ناکرێ ئەمە وەکو کاتێکی سیاسی لە داهاتوودا بۆ یەکلاکردنەوەی پرس و چارەنووسی کەرکووک بەکار ناهێنرێ ئەو وەختە ڕەنگە خەڵکی کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان بە حەماسێکی باشترەوە بەشداری لەو پرسە بکەن بەڵام لێرە و لەوێ ڕۆژانە بینین خەڵکانی نیشتیمان پەروەر خەڵکانی ڕووناکبیر و دڵسۆزەکان ئەوەی کە خۆیان لەسەر پرسی خاک و نەتەوە بەرپرسیارەتیان هەڵکردووە کۆڕەکەن کۆبنەوەکەن بەیاننامە دەرەکەن بەڵام حکوومەتی هەرێم و سەرۆکایەتی هەرێم بێدەنجی هەڵبژاردووە ئەو بێدەنجیە هێندەی تر گومانەکانی لای ئێمە زیاتر کردووە ئەگەر وا بڕیارە هەم خەڵکی کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان بڕیاری ئەوە بدا بەشداری بکە هەم حکوومەتی هەرێم و سەرۆکایەتی هەرێم پێی باشە بەشداری بکەین خۆبێ بەیاننامەیەکی ڕسمی دەربکەن و گەرنتی ئەوە بە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان بدەن کە خەڵک بەبێ دوو دڵی بەشداری بکە و بە حەماسێکەوە و بە هەموو توانەوە بە قورسایی خۆیەوە بێ بەشداری لەوە بکە بەڵام ئێمە ئەوە نابینین نەک گومانەکان لای ئێمە هەیە ئێمە پێمان وایە حکوومەتی هەرێمیش گومانێکی گەورەی لەسەر و پرۆسەیە هەیە بۆیە نەچۆتە ژێرباری هەڵگرتنی ئەو مەسوولیەتە ئەوە چکە مەسوولیەتێکی تاریخیە و بە تایبەت کورد مارانگاز بووە لە مادەی 58 و مادەی 140 کە کراوەتە چارچێوەیەکی یاسایی و دەستوریشەوە تا ئێستا جێبەجێ ناکرێ نەخواسا و بەڵێنانەی کە ئێستا لە دووتوێ و چارچێوەی ئەو پرۆسەی ئامار بە کورد دەدرێ بەڵێ سوپاس دەکەین کاک ئەحمەد عەزیز لێکۆڵەر و چاودێری سیاسی لە کەرکووکەوە هەرا دکتۆر ئەزگار مەغدیت پسپۆڕی ئامار و زانیاریەکان لە هەولێرەوە سوپاس بۆ بینێرانی بەرە سوپاس باوەکارانم خواتان لەگەڵ